لە بڕگەی تایبەت بە ئارایشت و جوانکاری خانمان خاتومەندانە گەوهەری شارەزا لە پاکردنەوەی پێست و ڕوخسار باس لە چۆنێتی خاوێنکردنەوەی ڕوخسار دەکات با پێکەوە بیبین و بە یەکەوە سوودی لێوەرگرین. ڕۆژ باش پرۆگرامی ئەوڕۆمان لەسەر پاکردنەوەی پێستە. ئەوڕۆ تێرێس قەراری یارمەتیمان بکە و پێمانیشان بدا چۆن پێست بە شێوەیەکی پرۆفێشۆناڵ خاوێن دەکەینەوە. تێرێس مدەتێکی زۆرە کە لێرە کار دەکا و پسپۆڕی پێستە و دوایەوەی کە پسپۆڕی پێستە و لەسەری خوێندە و لێ دەزانێ ئاکتەریشە و لە سینەماکان و تەلەڤیزیۆنەکانی سوید پێشکەشکار و هونەرمەندە. ڕۆژ باش، من نام تەرێسا. ئێستا پێستەکە دوو جار خاوێن دەکەینەوە. ئەگەر مەیکابی هەبێت یان لە دەرەوە هات بێت پێست خاوێن نەبوو بێتەوە لێرە دەبێت بە دوو بەش خاوێن بکرێتەوە. ئەو دەرمانانێ بەکاری دێنین لێرە هەمیشە دەبێت فکر بکەینەوە شێوەی پێستی ئەو نەفەرەکە کاری لەسەر دەکرێت شێوە پێستێکی هەیە ئیشکە چەورە. ئێستا کە پاکی دەکاتەوە سێری دووەم دێت بەشی دووەم دێ پاکردنەوەکەی لە هەر بەشێک کە خاوێنیشی دەکاتەوە ماساژێکی چکولشی دەداتە. ئەو ماسکەی کە لی دەدا ئێستا قازانجی زۆرە هەر مەوادێکی کە ئیسفادەی لێ دەکا زۆرتر شێ دیارەکەی دەچێتە ژێر پێست. دیارە و ماسکە بڕێک گەرمە و پێستی سەرەوەی دموچاو زۆر بە کەمی دادەماڵێ. ئێستا ماسکەکە پاک دەکەینەوە. سەر لوت یان دەوری لوت زۆر جاران چەورێکی پێوەیە کە ئەو چەوریە ئەگەر هەر لای نەبێ کە پۆمان بڕێک زل دەبێت زۆر باشە ئەو چەوریانە لابێ. ئەوە پاک و خاوێن دەبێتەوە لە ژێرەوە. چەورێکیان لادەبا و بڕێکیش لەو چەوریانە سەریان بنیان ڕەشە یا سەریان ڕەشە ئەوانش دەبێت لاچن چون زۆرتر زەرەرە تا قازانجە و ئەگەر زۆرت لەو چەوریانە هەبێ و چەوری سەرڕەشانە هەبێ تقریبەن دەبێ لە سێمانگدا دوو جار بێەوە کە ئەوانە چاک بکەین. ئەو چەوریانە گە بە وەختی خۆی لا نەڕۆن و لایەن نەبێ خاوێنی نەکەیەوە هەموو دەبن بە خاڵی ڕەش. دەستچێشەکانی داکەندووە دەستچێشی لە دەستی دانێ ئەلەو بەشەدا زۆر مهمە گەرمای دەست لەگەڵ ئەو ڕۆنەی کە بەکاری دێنێ لێرە ڕۆنی ئەرگان ئۆلیایە ڕۆنێکی شێدارە قازانجی زۆرە دەچێتە ژێر پێست و بە گەرمای دەستی و ئەو کرێمە قازانجی زۆر بە پێستەکە دەگەیێنێت. ماساژ فقط دموچاو شەرت نییە ماساژی سەر و ملیش زۆر شەرتە بە خااتێکی کە هەوەش هەمیشە لە سترێسدایە. ئەو کارێکە لێرە تێرێز کردویتی تا ئێستا تا تەواو دەبێت 90 دقەی دەبێت پێویستە 90 دقە بخارێنێ. ئێستا خاولێکی گەرم تەریێستەی هێنێ دیارە زۆر گەرم نییە. ئەو ڕۆنەی ئەرگانی کە لەسەر دموچاو و پێستی داناوە زیادەکەی پاک دەکاتەوە. پێشێکەوە ماسکەی لەسەردانەین تەرێز ئێستا کرێمێکی ئالوێرای لەسەر پێستەکەدانا ئەو ماسکەی لەسەردادنێ تقریبەن 10 دقەیەک ئەو ماسکە دەبێت لەسەر پێست بمێنێتەوە لەو بەشەدا کە ماسکەکە دانا ئیدی ئەو نەفرە تقریبەن 10 دقە چارەگێک خەوی لێ دەکەوێ و حەسانەوەیەکی زۆری بۆ لەشی دەبێت. ئەو کارێ ئەوڕۆ تێرێز کردی ئەو پاکردنەوە بۆوەیە کە ئەو پێستە مردوویەی کە لەسەر دموچاوە ئەو پێستە مردوویەی لابین پێست زۆرتر بکەینەوە و ئەو کرێمانەی کە ئێوە لە ماڵێ بەکاری دێنن سوود و قازانجی زۆرتی هەبێ بۆ ئێوە. ئەگەر ئەو کارە نەکەن دەتوانن کرێمی زۆر گران بکڕن بەڵام هیچ فایدە و سوودی تێدا نابێت. هیوادارم سوودێکی باشە لەو پرۆگرامە وەرگرت بێ. ڕۆژ باش.